شهيد مؤيد أحمد علو قطبي. شهيد مؤيد أحمد علو قطبي لا سال 1961 لشار كوت هاتس الدنيا. خونين سرتايو ناونديو آماديش لشار كوت تمام كرد. الرأي كم جار لسال 1980 دزگیر کریا. رماوی 40 روز للاین دەسەڵاتی لە ڕژیمە وەرینە بەعەس لە وەختی کە خوێندکار بوو لە قۆناغ دوێم لە کۆلیجە کشتوکاڵ لە زانکۆی بەغدا و تۆمەتە انتماڕە حزب دعوەی ئیسلامی. دوای ئەوە ئازاد کریا و جارێکتر لە ساڵ 1981 لە قۆناغ سێیەم دەستگیر کریا. ئیشەهیدە لە ناو زیندانی لە بەعەس تووشی خراوترین سزایی جەسەیی و دەریونی هات. کەسوکاری ئاگادار بوون لە هەواڵە شەهید بوونی تا کۆتایی ساڵ 1982 وەلی تەرمەگەی تەسریم و خێزانی نەکریا و تا ئیسەیش شوونە قەوری نادیارە.